لە ڕاستی ئەمە و پرسیارەیە دەبواە دەمێک وایە بکرایە، یعنی ئەمە خۆمان بمان کردایە بۆچی چارەنووسی ئێمە لە ناو دنیای مۆدرنە ئەم چارەنووسەیە بۆچی چارەنووسێکی تر نییە، بۆچی چارەنووسی ئێمە چارەنووسێکی زۆر زۆر تایبەتە و چارەنووسی هیچ لەو میلەتانە نییە کە لە دەوروبەرەکەمانە هەن. تەنانەت ئێمە چارەنووسی ئەو ئازەریانە نییە کە لە ناو دەوڵەتی ئێرانە، چارەنووسی ئەو چەرکەسانە نییە کە لە ناو دەوڵەتی تورکیان، چارەنووسی ئەو ئینگلاندانە ئەو ئێرلەندیانە نی ئەفەن ئەو سکۆتلەندیانە نییە کە لە ناو دەوڵەتی بەریتانیان، یا چارەنووسی هیچ یەکێک لەوانە نییە کە دەوڵەتیان نییە ئەوان لە ناو کولتورەکەیان و زمانەکەیان و سەردەست نییە و تەنانەت بە مانایەکی تر چارەنووسی ژێردەستەکان و سەردەستەکانی ناو دەوڵەتی مۆدێرن نییە، ئەم چارەنووسە نییە. ئێمە زۆر جار وا خۆمان وێنا دەکەینەوە، وا تەسەوری خۆمان دەکەین کە کورد یعنی چارەنووسی میلەتە هێنەکانی هەیە، ژێردەستەکانی ناو دەوڵەتی مۆدێرن وا دانراوە، بەوەی وا دانراوە کە دەوڵەتێک دروست کراوە و کوردی ژاخێنداوەتە ناو ئەو دەوڵەتەوە. بەڵام ئەوەی پێمان دەڵێ کە کورد چارەنووسی فەرەزەن بۆ نمونە ئازەریەکانی ئێرانی نییە، یا وێڵزیەکانی بەریتانیای نییە، یا سکۆتلەندیەکانی بەریتانیای نییە، چییە؟ ئێمە لەم دوایە دەزانین سکۆتلەندیەکان دەرگایان بۆ کرایەوە کە ئازاد بن و دەوڵەتی سەربەخۆی خۆیان دروستکە نیان کرد. لەوانەیە ئێستا لە ئێرانیش ئەگەر ئێران ڕێگە بدا بە ئازەریەکان دەوڵەتی خۆیان دروستکە نیکەن، یعنی ئەمە لە چالاکیە گەیە، لەو چالاکیە کەوتون و چوونەتەنە ئەو پەیمانەوەی کە باسمان کرد پێشتر، ئەوان چوونەتەنە ئەو پەیمانەیە و بۆیە کاتێک کە ئازادیش دەکرێن ئەوان ناڕۆن. بەڵام کورد کێشەکەی ئەوەیە کە لێرە دانراوە دایمە چییە؟ دایمە دەیەوێت خۆی بێنێتە دەرێ لەو شوێنە، دایمە و شوێنی کە بۆی دانراوە شوێنەکە دایمە دەجوڵێتەوە لەو شوێنە، دەیەوێت بە هەر ڕێگایەک بێت لەو لە ناو دەوڵەتنەتەوە بێتە دەرێ. تابان کە لە ناو دەوڵەتنەتەوەش دەیەوێت بێتە دەرێ، لە دەرەوە ناشتوانێ ببێ بە دەوڵەتێکی سەربەخۆ، یعنی نە ڕێگەی پێدەدێت بێتە دەوڵەتێکی سەربەخۆ، نا خۆشی لەناو ئەو دەوڵەتە دەکەوێتە ناو ئەو پەیمانەوە بەردەدەنگ دانیشێت و تەواو لەبەرەوە بەردەوام لا وەکو بڵێ مێژووی ئەم 100 ساڵەی دنیای مۆدێرن لە ڕۆژهەڵات و ناوچەکە مێژووی جوڵانەوەی کوردە، مێژووی شۆڕشە، مێژووی جەنگە، مێژووی یعنی هیچ ئەم منتیقە بە بۆنەی ئەم وەزعی کە دروست کراوە ئارامی بەخۆیەوە نەبینیوە. ئەمە چی دەڵێ؟ ئەمە ئەوە دەڵێ کە فعلەن کورد نەچوەتە ناو پەیمانەکەوە و لە حاڵەتێکایەنە دەردەچێ لەوێش دەمێنێتەوە، ینی حاڵەتێکی زۆر تایبەتە. کورد بۆ وایە؟ بۆ چارەنووسی لە ناو دنیای مۆدێرنا وایە، ئەوەی کە لە دەرسەکانی پێشوو ئێستاشانی هەڵ دەدەین بە شوێنی ئابڕۆی نەمەیە، لە وانەی پێشوو گەیشتینەوەی کە کورد بە شکلێکی جزئی دەچێتە ناو ئەو قالبەوە، دەچێتە ناو ئەو پەیمانەوە بە شکلێکی زۆر جزئی، وەکو وایە دایمە بچێتە ناو پەیمانەکەەوە بەڵام پەشیمان بێتەوە. بەڵام ئەمە پەشیمان بوونەوە نییە، بەشێکی دەچێتە ناو پەیمانەکەەوە و بەشێکی لە دەرەوەی پەیمانەکە دەمێنێتەوە. تەبەن ئەمە بەنسبەت یار خۆشەوە ئەوانەشەوە وانییە کە ئەم میلەتە سەردەستانەی ناو دەوڵەتەکانەوە وانییە ئەم پەیوەندیە بەنسبەت پارچەکانی خۆشەوە وایە، یعنی بە معنایەکی تر ئەگەر بێت و دەوڵەتێک دروست بکرێ لە هەر لەم باشوورە دروست بکرێ، بڵێن گروپێک لە گروپەکانی ناوخۆی، گروپێکی ناو دەوڵەتەکان، گروپێکی ناو وڵاتەکان، گروپێکی ناو شارەکان، گروپێکی ناو شێوەکان، گروپێکی ناو
پراوێز بخرێوانی بکرێتە پراوێز ئەوی تریان بێتە مەرکەز ئەم فەرز کرێ لەسەری کە بتوێتە پەیمان لەگەڵ ئەوی ترا وەکو بندەستێک وەکو ئەوەی کە تەرەفەکەی تر حاکم بێ و ئەم محکوم بێ هەر بە هەمان شت دەدا یعنی شتەکە ینی شتێک نییە بڵێن لە ناو دەوڵەتەکە وایە ینی لە ناو ئەو دەوڵەتانی کە میلەتانێکی غەیری کورد حاکمیەتی و ئەو کراوە بە محکومەکە لەو لە ناو دەوڵەتە وایە ئەگەر بیت و فەرزەن لە کوردستانیش ببێتە دەوڵەتێکی سەربەخۆ هەمان کێشە دووز دەبێت ینی کێشەکە لەویان نییە کە ئێمە ینی ناکرین بە دەوڵەت کێشەکە لەویایە ئەگەر بشکرێن بە دەوڵەت ئێمە ینی کورد ناچێتە ناو سیستەمەوە و وەزعی ئێستامان زۆر ئاماژەی تایە بەمەی کە فعلەن ناچی هەر ئەمە نییە لە سەردەمی شێخ مەحموودی شانەفسی وەزع هەیە لە ئارە ینی ناچێتە ناوەخانەیەوە کێشەکە و قالبانەیە کە هەیە ئەگەر تەرەفێکیان بچێتە ناو ئەوەی کە خۆی ساز دەکاتەوە لەگەڵ دنیا مۆدێرنەکە بچێتە ناو منطقەی مەرکەز ببێتە مەرکەز ئەوەی کە خۆی ساز ناکاتەوە بێتە پەراوێز ئەم پەیمانە دووز نابێت لە نێوان ینی لە نێوان گروپە کوردیەکانیشان لە نێوان خۆیانە ئەم پەیمانی حاکم محکومە دروست نابێت و ئەمەش لە ڕاستی نهێنی ئەوەیە کە سڕی نەبوونمان بە دەوڵەت ئەلێرایە ئێمە قالبەکە وەرناگرین ئەو قالبەی کە دانراوە دەبێت بەو شکڵەت و بچیتە ناوی ئەو قالبە وەرناگیرێت کورد وەری ناگرێت لەبەرەوە ئەمە وای کردووە کە لەناو ئەم چارەنووسا بێت کە ئێساتیایەتی کە چارەنووسێکی زۆر تایبەتە